ڕاستیدا ئەمە یەکەم جار نیە، ئەمە سێهەم جارە. جاری یەکەم 22 تەن هەناردەکرا بۆ بەریتانیا، جاری یەکەم جاری دووهەمیش 20 تەن هەناردەکرا. ئەمڕۆژ دووبار هەناردە دەکرێت بۆ بەریتانیا کە بەڕاستی ئەمە دەورێکی گرنگیە، یەکەم بۆ بەرهەمی خۆماڵی ئێمە کە لە وڵاتان بیناسن و بزانکەوە نەوعێتەکەی زۆر باشەوە. ئەمە وای کردووە ئەو دووبارەی کە پێشتر ڕۆیشتووە دەورێکی گرنگی هەبووە بۆ ئەوەی کەوا داواکاری هەبێ. بۆیە ئێستا بەردەوام بازرگانەکانی ئێمە هەوڵ ئەدەن ئەو هەناردەی وڵاتانی دەرەوەکەنەوە بە تایبەتی بەریتانیا و ئێستا بۆ بەریتانیا بەردەوام خەریکن بازرگانان ئێمە هەوڵ دەدەن کە ئەو هەناردە بکەن. ئەمەش تەشجیعێکە بۆ فەلاحەکانی ئێمە کە بتوانن زیاتر ئیحتیمام بە بەرهەمەکانیان بن و بە ژیاتەوەی کە فڕێی بن جارێککە ئەمە بێتەوە حاڵەتێکی وا کە نرخی بەرز بێتەوە بتوانێت کاری بۆ بکرێت لە هەرێمی کوردستاندا. وەکو ئاشکرایە لای هەمووان ئاسایشی خۆراک لەسەر دوو کۆڵەکەی سەرەکی وەستاوە، ئەویش بەرهەمێنان و بە بازارکردنە. یەکێک لە گرفتەکانی ئێمە لە ساڵانی ڕابردوو لە ئێستاشا خۆتان نەزانن کە مەسلەی بە بازارکردنی بەرهەمەکان بووە لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانی ناوخۆ کە بەردەوام زیادمان هەبووە لە بەرهەمی ناوخۆ بۆتە هۆی دابەزینی نرخی بەرهەمەکان و گلەیی و گازندەیی جوتیاران. بۆیە بیرمان لەوە کردوتەوە کە چۆن ئەم بەرهەمانە هەناردەی وڵاتانی دەرەوەی عێراق بکرێ، بە تایبەتی وڵاتانی گەندا و وڵاتانی ئەوروپا. بۆیە لە ئێستادا بەو هەنگاوە دەستی پێکردووە کە هەناری هەرێمی کوردستان و بە تایبەتی هەناری هەڵەبجە هەناردەی وڵاتانی دەرەوە بکرێ، بە تایبەتی بۆ وڵاتانی ئەوروپا. لەبەرەوە یەکێک لە گرفتەکانی ئێمە لە داهاتوودا ئەوە بووە کە شێوازی بە بازارکردنەکانی بەرهەمەکانی ئێمە بە شێوازێکی مۆدێرن نەبووە. بۆ ئێمە یەکێک بۆ لە گرفتەکان، بۆیە لێستادا لە هەوڵی ئەوەداین کە ئەو گرفتە چارەسەر بکەین